من دووەمی خول لە بەشداری فستیواڵی دەڤۆک دەکەم، بەس دیارە پێشتریش ئاگاداری فستیواڵەکە بووم. ئەو جگایی ڕەزامەندی و خۆشیە. ئەم خولە لە فستیواڵەکە فیلمی زۆر باشی تێدا بوو لە لە ئاستی کوالیتێوە، یعنی هەم دەرهێنان، هەم تەسویر، هەم فەنیەن فیلمەکان باش بوون. هیندێک لە فیلمەکان ناوەرۆکەکانیشان باشە، بەڵام دیسانەکان ئێمە کێشەی سناریۆمان هەیە، کێشەی ناوەرۆکمان هەیە کە دەبێت کاری تێدا بکرێت. یعنی ئەوە واقعیەتێکە سینەمای کورد سینەمایەکی مستەقیلە. زۆر کەس باز لە کەرتی تایبەت دەکەن کە بێنە نێو سینەماوە. منیش پشتگیری لەوەی دەکەم کە کەرتی تایبەت بێ، بەڵام ئەوەی لە یاد نەکەین کە سینەمای کورد جارە بۆ ئاستی نەگەیشتۆ کە بتوانێت جمهورێکی زۆر کۆبکاتەوە لە وڵاتانی دیکە بەو شێوە ببیندرێ. ئێمە لە سەرەتاداین بلانی کەم 15-17 ساڵ دەبێت لە دامەزرانی ئەوەڵین هەنگاوەکانی سینەمای کورد. پس پێویستە کە بە پەرەپێدان بۆ فستیواڵانە، بە کۆکردنەوەی هونەرمەندەکان و بە سیاسەت داڕەشنێکی دروست بۆ فستیواڵەکان، فیلم سێکەرەکان هام بدەین کە لەسەر بابەتی باشتر، بە پێستر، قەویتر ئیش بکەن. ئەوە یەک ڕاستیە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر سیاسەتی ئەو کەسانێک کە فستیواڵەکە بەڕێوە دەبن کە هەرچی ساڵە وا دیارە خەریکە باشتر دەبێت، بەس دیارە بە عام ئەو کوالیتە هەر باش و باشتر دەبێت، بەڵام دیسانەکانش پێویستی بە پلانێکی تۆخمەتر هەیە بۆی کە ئەو شتانە جێبەجێ بکرێت. من بەزاحان لەو کاتەدا فقط دەتوانم هیوا بخوازم، چون هیچ ئیشێک بە من ناکرێت بەڕاستی بەداخەوە. ئەو کەسانەی کە ڕاوێژکارن، ئەو کەسانەی کە بەرپرسن، ئەو کەسانەی کە فستیواڵەکە بەڕێوە دەبن، پێم وایە پێویستە نە هەر ئەو فستیواڵە، هەموو فستیواڵێک دوایەوەی کە 8 دەور 9 دەور بەڕێوە چوو پێداچوونەوەی بکا بە خۆیدا، بزانە لە ئەوە ڕۆژەکان هەتا کۆڵحانەکانە چ گۆڕانکارێکی کردووە، چۆ توانیوێتی باش بێت، لە چۆ ڕخنێ هەیە. من تا ئێستا نمبینیەوە کەسێک لێرە بێت فۆرمێک بڵاو بکاتەوە لەو کەسانێک کە بەشدارن لەو فستیواڵی سەبارەت بە فستیواڵەکە نەزەریانی بوێ، ینی بڵێت تۆ بە نەزەرت کە مکاستی چییە، مشکلەکان چییە، باشەکان چییە، کە ئەو خاڵانە قسەی لەسەر بکرێت و بۆ فستیواڵەکانی داهاتوو بتوانین بە قەوەتی بکەین. شتێکی کە واقعیت هەیە لەبارەی پەنێلەکانیشدا، چەندانە پەنێلی زۆر باش بەڕێوە دەچێت، بەڵام تایمەکانیان زۆر خراپە، شوێنەکانیان باش نییە، گونجاو نییە و جەماعەتێکی زۆر وێک ڕای خەریکن قسە دەکەن، ینی کەس فریا قسە کەوتن ناکە، یانی دەوێت دوو دانە قسە بکە تەواو مەجالەکەی تەواو دەبێت. پەنێل هەبوو لەسەر سینەمای کورد و داهاتووی سینەمای کوردوانە، بەس ئێمە لەوتیوە بیرم دێمە نزیک بە 10 ساڵ 12 ساڵە ئەو پەنێلانە بەڕێوە دەبین، هەر خۆمان بۆ خۆمان قسە دەکەین. نوێنەرێکی حکوومەت لێرە نییە کە دەتوانێت ئیشانە بکە، دەڵێ ئێمە دەبێت حکوومەت دەعمام بکە. دەی کۆ حکوومەت لە چۆ جۆبداتە بێ دەعمام بکە؟ ئەوانە پێویستی بە پلان هەیە، ئاوە نابێ هەر خۆمان داینشین بۆ خۆمان قسە بکەین. ئێمە قسەی خۆش دەکەین، سینەماکارین، هەموو مامۆستای ئەویشین، شتی زۆر خۆش دەڵین، بەڵام کەسیش جۆمان دەداتە، کەسیش ئیشی تێدا دەکا. ئەوەیە سرنجەکانی من حالیان ئەوانن. زۆر سپاس.